لێکۆڵنەوە کەن توێژنەوە کە تەلەڤیزیۆن بکوژێنەوە واز لەو هاوڕێیەکان بین کە وەکو خۆت بیرەکەنەوە بە خۆت جیاواز بە بزان تا خۆت چی هەیە لە دنیا چ ئەگۆزەرێ دنیامان ڕۆی بە قیامەتەکەمان نەڕوە ڕێژەی تەلاق زۆر بووە ڕێژەی خۆکوشت زۆر بە ڕێژەی نەخۆشی دەروونەکان زۆر بووە ڕێژەی قەرز زۆر بووە بەدڕەوشتی زۆر بووە فاحیشە زۆر بووە حەشیش و تریاک زۆر بووە قومارخانەکان زۆر بوون هەموو ئەنجامی ئەو قەرزەیە حکومەت کە قارزدارە ناچارە بە ناوی مافی ئافرەتە ئەبێ ئافرەت بێنتە دەرەوە بە ناوی مافی گەنج و ڕادەربڕین و لیبرالی ئەبێ گەنج وا سەرخۆش سەربۆش بکەن و حەزی لە جگەرە بوو حەزی لە مەشروب بوو حەزی لە مەلهە بوو حەزی لە مەساجە بوو حەزی لە خوێڕخانە بوو حەزی لە هەر شتێک بوو لێگەر بابا بەخۆی ئازاد و تەواو بۆ نییە بۆش ئەتوو لێ پێچینەوە کە لە کوڕەکە و لە کچێ خۆتە تۆ ئێڕهابی تۆ تیۆریستی تۆ دیکتاتۆری تۆ کۆنەپەرستی دەبڕۆدەی نەگەنج ماوە لە ئەوروپا لە هەموو جیانە ساک ئەوروپا نە دایک و باو خاوەنی منداڵەکانی خۆتی نە منداڵ خاوەن دایک و باوکی خۆیەتی ناتوانانی زەواج بکە زەواج بکە یەکسەر تەلاقت تەلاق زەواجش نەبێت زەواجش بکەن منداڵ دروست ناکەن بۆ ژیان قورسەکەن لە ئەنجام ئەو هەموو قەرزەیە سەر حکومەتە حکومەت ناچارە سوتەمەنی گرانەکە کارەبا گرانەکات ڕسومات زیاد دەکات گومڕی زیاد دەکات زەریبە زیاد دەکات هەموو شتەکان گرانەکات کابرای داما و گەنجی داما و خۆ ئیشی دەست نەکەوتەکە ئیشەکەش دەستکەوتە بەشی تەنها یەک نەفەرەکات بۆی بەشی زەواج ناکات بەشی منداڵ ناکات بەشی ئەوە ناکات بەبێ ئەوەی کە کەسی لەو پیلانە شارەزا بێت نازانی ئەمە گەورەترین دەرگای فتنەیە ئەم قەرزدارکردنی وڵاتانە ئاگاشیان لە خۆیان نییە هەکە لە ئەوروپا لە ئەمریکا کابرا ئازا بە چی لەبەرەکە چی ئەخوا ئازیزم کوا گەنجی ئەوروپا ئەکو ئەو کەسانی کە لە ئەوروپا لە ئەمریکا ئاژن ئەکوا چی ساحیبی خێزانی خۆیەتی چێ ساحیبی گەنجە چێ ساحیبی منداڵەکانی خۆیەتی چێ ساحیبی ئاسوودەی دەرونیە هەر خۆتان دەوروبەر خۆتان سەریکەن هەر دێت ئەوروپا یەکسەر ژنەکەی دۆڕاندووە یەکسەر مێردی دۆڕاندووە یەکسەر منداڵەکانی دۆڕاندووە یەکسەر تووشی نەخۆشی نەفسی بووە یەکسەر تووشی خۆکوشتن بووە ئەوانە خۆی ئامارن خۆ لەبەر چاومان شتەکان ڕوو ئەدەن بۆ ئێمە وامان لێبێ سمون بکمن عمن کەڕ و لاڵ و کوێر بن بەرامبەر بە حەقەتەکان نەزانین کە لە ڕاستیەکان نەکۆڵینەوە بۆی خوای گەورە کە باسی جەهەنەمیەکانمان بۆ کافەرمێتی وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير أجر براسي إما جمع راجل بال حقيقة كان ما كولي باوا ياخذ عقل خو ما خص باقر عليك أو كابر راسك يا دروكات نابين بأهل جهنم بس نا والله أوا بدو باورك أو هاليا أوا قسكاني وايا أما بجيلك لفلان كذا الدباش دب خد دب كولو دب هرب أو سوا شكاريو بجينو بمرين أو زاتين بردم خواي جورا تالله إنا كنا لفي ضلال مبين براسي أما لقوم رايش قول ضابين دفن خو راسي كان هم لا آماري إخوان يك آماري عربي إسلامي بونه هنا وتوا هم آماري أوروبي وأمريكان بخوات يعني باشا صحيح أما آماري كان بعد درجة بين دين سيدي كان بو واكت أما بروفيسور ألماني بزن باس تمام بوكت dass jetzt China, Saudi-Arabien, Russland, Indien und die Hedgefonds in Panik die amerikanischen US-Anleihen verkaufen. Sehr. Alle Saudi, Russia, Sin, Hindustan, alle أوانك بشيان هي الكومبانيا كان أمريكا alle أفروشن لبورسكان أفروشن بو بعضنا لبرتي أفروشن أويك هي كان دان نوا بروجي رش أي فروشن بعضنا لبرتي weil Amerika seine Schulden auf 20 Billionen erhöht hat. لبر أوي كأمريكا قرضكي زياد ل20 تريليون تيبراندوها ما بس يستأكد تو أجر بشكك هبي لكومبانيا كتو بزانك أم كومبانيا إفلاسك ناساري تو أو بشكي خد أفروشيو بكسان يشترك أجان لو موضوع عنية بوي أوان أبينك أمريكا إفلاسة بوي أوانش أو بشكان أفروشنو لبرك إفلاسة باشا أمريكا زلهيزو بابا أمريكا تشي واحد تشي راس تشي إلا يقوم بالضريبة كاربين أو زطوان بيت ميداننا برامبر أمريكا برامبر بإيران سكوا برامبر بأبو مسعود زرقاوي ل 2012 هلاتو شري بينا كلا لشرق أفغانستان دوران دويتي أو هم ملياري تيتسو تأسس هيك قازاز نكرو لا لشري سوريا وعراق بها ماشي وكهيت دزنا كوتو هر هم زرر كلو كخوتان بينيتان باشا سيركا Davon gehen alleine 9 Billionen auf Kosten von Obama. سيركا بس أوباما على تسوق أم 22 تريليون بس لسردمي أوباما 9 تريليون قرض كده بشركاني عراق سوريا لقال أفغانستان بس أوباما بتاقي تنك 8 صال لسر حكم بو يعني 8 صال لسر حكم بو 9 تريليون مصرف بو بشركاني عراق وأفغانستان وسوريا هذه تأخذ أو دسكوتانا تي دستيكوتوها
بۆ ڕیشات نەکس مێڵشی لەسەردانە برژانگ و برۆکانشی لەسەردانە و ئەمریکا باش بزانن کە ئامارەکان خۆیان ئەدوێن و ئەمریکی و ئەوڕۆپیەکان خۆیان باسی ئەو مۆزوعانەکەن خۆشتان لە گۆگلە سەیری بکەن زۆر شتێکی دوور نییە مسن دێت USA لایف ئەتانداتی بە چ زمانێک ئەیدێنێ مثل دیۆنی الحکومە ئەڵمانیە ئەو ئەمریکیە ئەو عالەمی هەمووی بدەن هەمووتان ئەداتی بە ئەڵمانی بە فارسی بە عەرەبی بەس بە کوردە داماوکەی خۆمانیتمان ئێمە خەرێکی عەلەم و کوردایەتی و نەکوردایەتی حیزبایەتی کوتلەبازی فلان و فلان بەس خەرێکی یەکترین ئاگامان لە عەرەب و لە کورد و تورک و لە قەومەکانی تر هەر نەما بەس خەرێکی خۆخۆرینە باشە ئەمە ئامارەکانی خۆیان بەس لە سەردەمی ئۆباما Amerika ruiniert hat. Amerika steht vor dem Bankrott. ئەمریکا لە بەردەم گەورەتری قەیرانی داراییدا بەهۆی ئەو قەرزە لەسەریەتی. Deswegen versuchen diese Firmen mit aller Gewalt alles zu verkaufen und auch die ganzen Länder. Das heißt, Amerika kommt in Geldnot und wenn sie nicht genügend in der Welt rauben können an Geld, sind sie pleite. بەڵێ بۆیە ئەوانە هەموو هەوڵەدەن بە هەموو شێوەیەکە ئەم پشکانێکە لە حکوومەتی ئەمریکا و لە کۆمپانیەکان ئەمریکیەتیان بفرۆشنەوە بۆی ئەمریکا ناچارێک کە هەموو وڵاتان بدۆشێتن و پەلاماریاندا بەتاڵانیان ببە چونکە ئەگەر وانەکات ئیفلاسی کردووە ئەدی باشە کە ئەم وڵاتانە هەموو کەوتن سەر چۆک ئێستاکە زۆربەی وڵاتەکان لە ژێر قەرزێکی یەکجار زۆردانە بەیەکێتی ئەوڕۆپاتەوە کە نیشانتان دەم ئینشاڵڵا دەرسی داهاتوودا باشە ئەدی ئەو دۆشینەکەش نامێنێ ئەو قەرزێش هەر زیاد دەکات ئەدێ کاتە چیەکات ئەو کاتە ناچارە تەسلیمە بێت دەست بەرز دەکاتەوە و ئیفلاسەکات بۆی ئێستا ئەمریکا لە بەردەم ئەم شەدایە لەسەرەوە زەختی لەسەرە لە ئەمریکیەکانەوە لە کۆمپانیاوەکان ئەبێ ئێرانیشمان بۆ دابتەپێنی بۆ بگریت هەروەک چۆن ئەفغانستان و سوودان و سۆماڵ و کوبا و عێراق و سووریا عێراقوانە چۆن گرتنت بۆ ئێمە ئەبێ ئەوها لە ئەوانەشمان بۆ بگریت بەڵام ئەمریکا سەی وەز جیرفانی خۆیەکە وەزەکەی زۆر شەڕە ناتوانای ئەو شەڕەی نییە خۆ ناشتوان قومبەڵی زەڕی لێ بدات ئیلا تاکە عیلازی ئەوەیە چونکە ئەو بەرام بۆی سەلمێنراوە لەوە تێگەیشتووە کە ئەو ناتوانێت شەڕ بکات لە کاتێک قەرزدارە و لە کاتێکە لە شەڕەکانی ڤێتنام دۆڕاندوێتی لە شەڕەکانی ئەفغانستان دۆڕاندوێتی لە شەڕەکانی سووریا دۆڕاندی لە شەڕەکانی عێراق دۆڕاندی هەموو چەکێکی بەرامبەر بەکارهێنان تەنها قومبەڵی زەڕی ماوە لەگەڵیان بەکاربێنێ ئەگەر هەموو چەگە لە فسفۆر و لە F-16 و F-22 ناپاڵم و هەموو شتێکی لەگەڵ بەکارهێنان قەتل و عامی کرد ڕەشەکوژی کرد ئەو دەتوانی سەرکەوتی بێت باشە ئەو بەرامبەر بە چەند گروپێکە نەیتوانی سەرکەوتی بێت چۆن بەرامبەر بە ئێرانێکی جلهێزە ئەتوانی سەرکەوتی بێت لە کاتێکە ئەو هەم قەرزەشی لەسەرە کە بخۆتان بیستان بەس ئۆبامە 9 تریلیۆنی قەرز کردووە کەواتە زەختێکی لەسەرە وەکو منداڵێک کەسێک لەسەر خۆیەوە ئیجباری بکە ئەبێ شەڕ بکەیت ئێوە منداڵە غیرەتی نیە یاخود توانانی یاخود بریندارە دەسەڵاتی بەڵام لەسرە خۆیەوە زەختەکەی لەسرە ئللا ئەبێ ئەو شەڕی بۆ بکات بۆ ئێران ئەگەر فەنزوێلە ئەگەر کۆریا ماوە ئەبێ ئەویشیان بۆ بگرێت هەروەک چۆن وڵاتەکانی تری بۆ گرتوونە لە کاتێکە ئەبێ بە قەرزیش بۆیان بکات بۆی کە ئەمریکا بەتەواوی بکرێت سەر چۆک کە ئەمریکاش کەوتە سەر چۆک ئەمە گەورەترین قەیرانی ئابووری لە جیهاندا هەڵئەدات لەلایەن بەهۆی ئەو قەرزە کەڵەکە بۆی سەر ئەمریکا و یەکێتی ئەوڕۆپا و یابان و وڵاتە جلهێزەکان کە ئەڵێن